بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتە و هەموو کاتێکتان باش خۆشحاڵ و بەختەوەرم من لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە لە باسخواسی ئەمڕۆماندا باز لە زیان و کاریگەریەکان یا ئاسەوار و کاریگەریەکانی مادە سڕکەرەکان دەکەین لەسەر کۆمەڵگە. دوێنێ ڕۆژی جیهانی مادە سڕکەرەکان مادە هۆشبەرەکان بوو لە تەواوی جیهاندا کە لە ئێستادا تەواوی وڵاتانی جیهان بەدەست ئەم مادانەوە گیرۆدەیە و بەشێکی زۆری خەڵکی ئالوودەی بوون. شێخ حەسەنی بەسری ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە یەکێکە لە شێخەکانی تابعین دەفەرمێت ئەگەر عەقڵ و هۆش بە پارە و بە مادە بوایە ئەوە هەر هەموو خەڵکی سەرەیان دەگرت بۆ بەدەستهێنانی عەقڵ و هۆشێک کە ژیانی خۆیانی پێ بەڕێوە بەرن و ڕێگەی خۆیانی پێ ڕۆشن بکەنەوە. بەڵام من سرم لە خەڵکانێک سوڕماوە کە بە پارەی گیرفانی خۆیان شتانێک دەکردن و شتانێک دەخۆن و شتانێک بەکاردەهێنن کە بەهۆیەوە عەقڵ و خۆیانی پێ هەڕاش دەکەن و عەقڵ و هۆشی خۆیانی پێ لە دەست دەدەن کە بریتین لە تەواوی ئەو مادانەی کە لە ئێستادا باون و لە دێر زەمانەوە تا ئێستاش هەن. بێگومان ئێستا جیهان لە بەردەم هەڕەشەیەکی مەترسیدار و گەورەدایە. ئەگەر تیرۆر و ڕووداوی هاتوچۆ و ڕووداوە سروشتیەکانی دیکە بە جۆرێ لە جۆرەکان هەڕەشە لە ژیانی مرۆڤەکان بکەن، ئەوە مادە هۆشبەرەکان لە تیرۆریش و لە ڕووداوی هاتوچۆش و لە ڕووداوە سروشتیەکان و تەنانەت لەو جەنگانەی کە لەلایەن سەرمایەدارەکان و بەرهەمهێنەرانی مادە هۆشبەرەکانەوە هەڵگیرسێنراون، ئەوە قوربانیانی دەستی مادە هۆشبەرەکان زیاترن و بگرە لە ئێستادا گەورەترین هەڕەشە و مەترسی بۆ سەر ژیانی تاک و خێزان و کۆمەڵگە بریتە لە مادە هۆشبەرەکان. مادە هۆشبەرەکان کاریگەریەکی بەرچاویان هەیە لە ژیانی تاکەکاندا بە جۆرێ لە جۆرەکان کە پەیوەندیە کۆمەڵایەتیەکانی بەرەو داڕوخان و بەرەو شیرازە پسان بردووە، بە جۆرێ لە جۆرەکان کە مرۆڤەکانی بێ ئینتیما و بێ ئیرادە و بێ هەست و بێ سۆز کردووە. ئێمە لەم بەرنامەیەدا لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە هەوڵ دەدەین باز لە کاریگەری و زیان و مەترسیەکانی مادە هۆشبەرەکان بکەین. ئیسلامی پیرۆز چۆن ڕوبەڕووی مادە هۆشبەرەکانە بێتەوە یان چۆنی هۆشیاری لە ناخی تاکەکاندا دەچێنێت. ئیسلامی پیرۆز چۆن هەوڵ دەدا لە ڕێی پاداشتێکی قیامەتیەوە وا بکە کە تاکەکان لە کۆمەڵگەدا دوور بکەونەوە لە مادە هۆشبەرەکان و توخنیان نەکەن و هانایان بۆ نەبن. ئێمە لەم بەرنامەیەدا دەپرسین دەسەڵات لە تەواوی وڵاتاندا بە تایبەت لە کوردستاندا لە ڕێی ئەو کار ئاسانی و گوێنەدان و کەمتەرخەمی کە هەیەی تا چەند هۆکار بووە لەوەی کە خەڵکی زیاتر ئاشنا بێ بە مادە هۆشبەرەکان و زیاتر بەکاری بێنێ. واتە نەبوونی هیچ فلتەرێک لە هێنان و هاوردەکردنیان، هەرزانی نرخیان، تەنانەت زۆر جار باز لەوە دەکرێت کە بەرپرسانێکی نابەرپرس ئەوانی ژێربەژێر خەریکی بازرگانیکردن لە پێناو مشتێ پارە و هیچ سانسۆرێکیان لەسەر نییە و دەیهێنە وڵاتەوە. ڕۆڵی میدیا و دەستگاکانی ڕاگەیاندن بە تایبەت لە زنجیرە دراماکاندا کە مادە هۆشبەرەکان بە جۆرێ لە جۆرەکان شیرین و خۆشەویست دەکەن لای خەڵک ڕۆڵەکەیان چیە لە زیادبوونی ئالوودەبووان بە مادە هۆشبەرەکان. پاشان ڕۆڵی مزگەوت، قوتابخانە، ڕۆڵی میدیاکان، دایک و باوک چیە لە هۆشیارکردنەوەی تاکەکانی کۆمەڵگە و دوورخستنەوەیان لە مادە هۆشبەرەکان. وە کۆمەڵێ پرسیاری دیکە ئاراستەی میوانەکەم زۆر بەڕێز دکتۆر خەیرۆڵڵا کاسکەیی زانای ئاینی کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانی ئەمڕۆی بەرنامەکەم دەبێ. دکتۆریان سڵاوی خوای گەورەت لێبێ و سپاس بۆ ئامادەبوونیشت لە بەرنامەی ئەمڕۆمدا. سڵاوی خوای گەورە لە جەنابت و سەرجەم بینەرانی بەڕێز و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێت. سڵاو لە جەنابیشە دکتۆر. پێم خۆشە وەکوەی کە ڕۆژی ڕابردوو ڕۆژی جیهانی مادەی هۆشبەر بوو و باسێکی مادەی هۆشبەرمان بۆ بکەی بە تایبەت لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامە و بزانین ڕۆژی جیهانی مادەی هۆشبەر جەنابتان چۆن وەسف و پێناسێ دەکەن. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وأفضل الصلاة وأزكى التسليم على سيدنا وحبيبنا وقائدنا محمد وعلى آله وأصحابه ومن دعا بدعوته واستنى بسنته واقتفى أثره إلى يوم الدين. سرەتا سوپاس بۆ بەڕێزتان بۆ پێدانی ئەو دەرفەتە، خوای پەروەردگار پاداشتی خێرتان بداتەوە. دەکرێت لەوە دەست پێ بکەین مامۆستا ڕیاز کە ئیسلام کە پەیامی خوای پەروەردگارە بۆ
بۆ جێبەجێکردن و هەروەها بۆ ڕێکخستنی کاروبارەکانی ژیانی مرۆڤایەتی ژیانی مرۆڤەکان و بە دوورخستنیان لە هەموو ئەو زیان و زەرەرانەی کە هەڕەشە لە بوون و هەڕەشە لە سەروەت و سامانی خەڵک دەکەن. ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی ماددە هۆشبەرەکان تەنها لە ساڵێکدا ڕۆژێکدا بندرێ یاخود هەفتەیەکدا بندرێ بەڕاستی ئەمە کارێکە و دەتوانین بڵین کەمە لە ئاستی ئەو زەرەرە گەورەی کە جەنابیشت لە سەرەتای بەرنامەکە ئاماژەت پێدا کە بەڕاستی هەڕەشەی زۆر لە تیرۆر گەورەترە و هەڕەشەیەکی زۆر ترسناکە و هەڕەشەیەکی ڕاستە و خۆیە هەڕەشە لە ژێرخانی ئابووری وڵاتمان دەکا هەڕەشە لە گەنجەکانمان دەکا هەڕەشە لە سەرتاپای لایەنەکانی بژانەوەی کۆمەلگا و هەروەها تاکەکانی کۆمەلگا دەکا. ئەگەر بینە سەر ئەوەی کە لە ڕوانگەی ئیسلامەوە چۆن ڕێگری لە بڵاوبوونەوەی ماددە هۆشبەرەکان یان هۆی چییە؟ خوای تەعالی سوبحانە وتەعالا یان پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتەکانیدا ماددە هۆشبەرەکانیان حرام کردووە. ئەگەر ئێمە تەماشا بکەین نیعمەتێکی زۆر گەورە خوای تەعالا بە مرۆڤەکانی داوە کە بەهۆی ئەو نیعمەتەوە لە سەرتاپای دروستکراوەکانی تری لە کائینات لە سەرزەمین جیا کردوتەوە ئەویش نیعمەتی عەقڵە. بۆیە بەهۆی بەکارهێنانی ماددە هۆشبەرەکان بە هەموو جۆرەکانیەوە بە عەرەق و تریاک و حەشیشە و هەموو ئەو جۆر و بابەتانەی کە لەوانەیە ئێمە ناویشیان نەزانین هەموو ئەو ماددە هۆشبەرانە وا دەکەن کە مرۆڤەکان ئەو کەسەی کە ئالوودە بێ ئەو کەسەی کە بەکاری دێنێ ڕاستەوخۆ عەقڵی خۆی لەدەست دەدا. بۆیە یەکێک لەو پرەنسیپە گشتیانەی کە ئیسلام کە خوای پەروەردگار دینی خۆی ناردووە و ئیسلامی کردوتە پارێزگاری لە عەقڵی مرۆڤەکان گردوویەتە وەک چۆن دەڵێ چەترێک لە نێوان هەموو ئەو ڕێگا چەوت و کوێرانە هەموو ئەو تەهدیدە ڕاستە و خۆیانەی کە عەقڵی مرۆڤەکان تێک دەدەن. بۆیە دەبینین کە ئەو عەقڵە زۆر گەورەیە خوای تەعالا نایەوێ مرۆڤەکان عەقڵی خۆیان لەدەست بدەن. بۆیە هەر شتێک کە ببێتە هۆکار بۆ ئەوەی کە مرۆڤەکان عەقڵیان لەدەست بدەن ئەوە حرامە لە ئیسلامدا. چونکە ئەگەر ئینسان عەقڵی لەدەستدا بێگومان جیاوازی نابێت لەگەڵ ڕێزمدا بۆ جەنابتان و بینەران و بیسەرانی بەڕێز لەگەڵ ئاژەڵاندا. بۆیە ئەو عەقڵای کە نیعمەتێکی زۆر گەورەیە خوای میهرەبان بە مرۆڤی داوە ئیسلام دەیەوێت پارێزگاری لەمانەوەی عەقڵی مرۆڤەکان بکە بۆ ئەوەی کە جیاکاری بکەن لە بینی باشدا و لە بینی خراپدا واتە ڕێگای ڕاست هەڵبژێرن ڕێگای خراپ هەڵ نەبژێرن. ئەمە لەلایەکی تریش ئەگەر تەماشا بکەین دەبینین طبعا نیعمەتی خوای گەورە زۆرە لەسەر ئینسان و لەسەر مرۆڤەکان وەکو خوای تەعالا لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ وآتاكم من كل ما سألتموه وإن تعدوا نعمة الله لا تحصوها إن الإنسان لظلوم كفار. هەموو ئەو نیعمەتانەی کە خوای تەعالا بە مرۆڤی داوە دەتوانین بڵین یەکێک لە نیعمەتە هەرە گەورەکانی کە پێویستە ئێمەی مسلمان مرۆڤەکان بەگشتی بایەخی پێ بدەین و هەروەها ئیش بکەین بۆ پاراستنی نیعمەتی عەقڵە کە ماددە هۆشبەرەکان ڕاستەوخۆ هەڕەشەن بۆ نەمانی عەقڵ بۆ نەمانی ژیری کە بێگومان عەقڵ لاواز بوو عەقڵی تاکەکان لاواز بوو لە کۆمەلگادا ڕاستەوخۆ داهێنان لاواز دەبێت ڕاستەوخۆ بەرەو پێشچوون لاواز دەبێت ڕاستەوخۆ ژیانی ئینسانیەت و مرۆڤ بوون لە ناو کۆمەلگادا بەرەو لە ناوچوون دەچێت. بۆیە مانەوەی عەقڵی مرۆڤەکان لە ئیسلامدا وەکو چۆن دەڵێ خاڵێکی زۆر جەوهەریە خاڵێکە کە ئیسلام بە هەموو شێوازێک بە هەموو ڕێگایەک هەوڵی مانەوەی دەدات. ئیسلام لە ڕوانگەیەوە دەیەوێت کە مرۆڤەکان هەمیشە و بەردەوام خاوەن ژیریەکی باش بن خاوەن ژیریەکی تەواو بن. بۆیە دوورکەونەوە لە هەموو ئەو شتانەی کە وەک چۆن دەڵێ ژیری مرۆڤەکان لە کەدار دەکا یاخود سستی دەکا یاخود بە جۆرێک لە جۆرەکان وای لێ دێکە مرۆڤەکان ئاراستەی بیرکردنەوەیان کە عەقڵ لاواز بوو لە ناو مێشکی ئینساندا لە ناو پێکاتەی ئینساندا بێگومان بڕیاری خراپ دەدرێ بێگومان ئاراستەی خراپ دەگرێتە بەر سەرتاپای بڕیارەکانی مرۆڤ بە خراپە دەچن و بەرەو خراپی هەنگاو دەنێن و ئەو دەمە مەسلحەت و بەرژەوەندی ڕاستەقینە بۆ خۆشبەختی مرۆڤەکان بۆ خۆشبەختی ئینسانەکان لە دنیادا لا سنگ دەبێ و خوار دەبێ و لە مەساری خۆی دەردەچێ. بۆیە ئیسلام زۆر بە گرنگیەوە زۆر بەبایەخەوە
گرنگی بە پاراستنی عقل دەدا و هەموو ئەو ڕێگایانەش دەگرێتە بەرێ بۆ پارێزگاری لە عقلی مرۆڤەکان و ژیری مرۆڤەکان و ئەو ڕێگایانەش کە دەبنە ئەوەی کە هاڕەشە لە عقلی ئینسانەکان بکەن بێگومان دەیان بڕێت و قەدەغەیان دەکا و حرامیان دەکا و یاساغیان دەکا بۆ ئەوەی مسلمانان لی نزیک نەبنەوە. ئەمە بەگشتی دەتوانین بڵین هۆکاری تێڕوانینی پەیامی خوای پەروەردگارە بۆ حرامی مادە هۆشبەرەکان بە هەموو جۆرەکانیەوە. زۆر باشە دکتۆریان، لەو ئاەتەی کە خوای گەورە جۆرەکانی مەشروب و قمارکردن و کۆمەڵێشتی تری یانسیبی حرام دەکات، دەفەرمێ زەرەر و زیانەکەیان لە خێر و پاداشتەکەیان لە چاکەکەیان زیاترە. کۆمەڵێ لە خەڵکی ئەمە دەکەنە بیانوویە کە وەکوڵێ مادەم بەشێک لە چاکە یان بەشێک لە سوودی تێدایە بۆیە بەکاری دەهێنن. پێم خۆشە ئەمە ڕوون بکەیتەوە کە ئایا بۆ منە شتێکە پاک و خراپی تێدا بێ هی ئەوەیە کە بۆ من تۆ بیکەیتە هەنجەت و بیانوویە بۆی کە هەر بەکاری بهێنی. طبعا مامۆسای بەڕێز، طبعا هەموو ئەحکام و تەشریعاتێکی خوای میهرەبان بەرژەوەندی مرۆڤەکانی تێدایە. کاتێک کە عەرەقی حرام کردووە لە بەرژەوەندی ئینسانەکان و خەڵک و مرۆڤ و ژینگە و ژیانە کە عەرەق حرامە. هیچ شتێک نییە خوای گەورە حرامی کردبێ بەرژەوەندی خەڵکی تێدا بێ و خەڵکێک کە لەمە بە هەڵە حاڵی بووە بۆ نمونە دەڵێن بیرە حەڵاڵە عەفوان بیرە باشە بۆ خواردنەوە چونکە بۆ کلیە و هەروەها بۆ گورچیلە باشە. طبعا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە فەرمایشتێکی صەحیحدا دەفەرمێ خوای تەعالا شیفای لە شتێکدا نەناوە کە حرامی کردبێ. شیفا لە شتێکدا نییە کە خوای گەورە حرامی کردبێ لەسەر مرۆڤەکان و یاساغی کردبێ. بۆیە ئەو تێگەیشتنە هەڵەیە و ناتەندروستە و ناڕاستە بەوەی کە عەرەق قازانجی هەبێ. لەوانەیە ئێمە و ئەو کەسانەی کە ئالوودەی بوون جۆرێک لە جۆرەکان بە قازانجی بزانن، بەڵام ئەگەر لێک دێەوە خۆی لە خۆیدا گەورەترین زەرەر و زیانی تێدایە. بۆ نمونە حاشەی جەنابتان و بیسەران و بینەرانی بەڕێز، کەسێک کە ئالوودەی مادە هۆشبەرەکان بووە ئەو لە قەناعەت و لە فکری خۆی وا دەزانێت ئەمە قازانجە، ئەگەر نەیخوا تووشی خەمۆکی دەبێ، ئەگەر نەیخوا تووشی خەفەت دەبێ، ئەگەر نەیخوا تووشی نازانم چ دەبێ، بەڵام خۆی لە خۆیدا ئەمە کارەساتەکە لێرەدایە کە ئەو ئینسانە خۆشببختی خۆی و ئاسوودەیی خۆی و وەک چۆن دەڵێ ئاسوودەیی دەرونی خۆی لە شتێکدا دەبەستێتەوە کە پیسە، خراپە، حرامە، خوا پێی ناخۆشە و پێغەمبەر صلی الله علیه وسلم پێی ناخۆشە و حرامی کردووە. بۆیە گرنگە ئینسان بەڕاستی بزانێ بە چ شتێک ئاسوودەیی دەروون و ئارامی دڵ و دەروون دێتە ئاراوە، بە شتێک نایەتە ئاراوە کە خوا حرامی کردبێ و لە هەمان کاتیشدا شیفا لە شتێکدا نییە کە خوای گەورە حرامی کردبێ و قەدەغەی کردبێ. جا هەموو ئەو جۆرە خواردن و خواردنەوە نایەکە لە مادە بێهۆشکەرەکاندایە، هەموو ئەوانە بەڕاستی خۆی لە خۆیدا شیفایان تێدا نییە و قازانجیان تێدا نییە، بەڵکو سەر تاپای لە ئەلفەوە بۆ یائی زەرەرە. با ئێمە گوێ لەو راپۆرتانە بگرین کە لایەنە پەیوەندیدارەکان یان منظەمەی سەحەی عالەمی یۆنسکۆ ساڵانە بڵاوی دەکاتەوە لە هەفتەی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان، با بزانین بە چەندین هەزاران ملیارات دۆلار دینار سرف دەکرێت بۆ ئەم مادە هۆشبەرانە. ئەمە لەلایەکی تر چەندین هەزار کەس دەبنە قوربانی، چەندین هەزار کەس هەڕەشە لە بوونی چەندین هەزار کەس دەکات لە دنیادا کە ئەمە خۆی لە خۆیدا گەورەترین زیان و زەرەرە ڕوبەڕووی مرۆڤایەتی دەبێتەوە. زیانی مرۆڤایەتیە، زیانی ئابووریە، زیانی کۆمەڵایەتیە، زیانی ژینگەیە، زیانی داهێنانە، زیانی عەقڵە، هەموو جۆرە زیانەکانی تێدایە بە پێچەوانەوە هیچ قازانجێکیان تێدا نییە و ئەو کەسانش کەوا دەزانن قازانج لەوەدایە کە ئالوودە بوون بەو مادە هۆشبەرانە، بێگومان خۆی لە خۆیدا ئەوانە لایەن تێک چووە و هەروەها چۆن دەڵێ لە ڕاستە شەقام و ڕاستە ڕێگەر لایەن داوە، پێویستیان بە ڕاستکردنەوەی بیر و بۆچوون هەیە و پێویستیان بەوە هەیە کە بەڕاستی ئینسان بەزەیی پێدابێن، چونکە ئەوانە نازانن چ دەکەن و نازانن وەک چۆن دەڵێ تەمەنی خۆیان بە چه ئاراستەیەکدا دەبن، بەڵکو هەمیشە و بەردەوام بیر لە زەرەردان ئەگەر بە بیری خۆشیان، چونکە بیریان نامێنێ، عەقڵ و هۆشیان لە لای خۆیان نامێنێ، کەسێکیش عەقڵێکی تەندروستی نەبێ
کەسێکیش خاوەن بیرکردنەوەیەکی باش نەبێ بێگومان نازانێ بەرژەوەندی و مەسلحەتێکی باش بۆ خۆی دەستەبەر بکە. بۆیە ئەو کەسانە بەڕاستی جێگای بەزەی پێداهاتنەوەنەوە جێگای ئەوەنە کە بەڕاستی بە هەموو لایەک بە هەموو چین و توێژەکان بە هەموو دەستگاکان بە هەموو بەش و هەروەها بە هەموو لایەنەکان و هەروەها بە هەموو ناوەندەکانی خوێندن و ڕاگەیاندن و ئەوانە کە هەڵمەتی وشیارکردنەوە و هەڵمەتی تێگەیاندن و هەڵمەتی پێگەیاندنی خەڵک و هەڵمەتی ئاشناکردنی خەڵک بە گەورەی ئیسلام لەوەی کە شتێک حرام دەکا قازانجی تێدایە و شتێک حەڵاڵ دەکا قازانجی تێدایە کەواتە ئەم بیرکردنەوەیە یاخود حاڵی بوون لە ئەم مادە هۆشبەرانە بەوەی کە زەرریان تێدایە قازانجیان تێدایە بێگومان بیرکردنەوەیەکی هەڵەیە و تێگەشتێکی هەڵەیە لە ئیسلام و لەم ئاەتە قورئانیەدا کە باسمان کرد. زۆر باشە دکتۆر، جۆرەکانی مادە سڕکەرەکان چین؟ زۆر جار بەشێ لە مرۆڤەکان کۆمەڵشتی تازە داهێنرا وەکو تلیاک و وەکو بۆ نمونە حەشیش و جگەرە و ئەم شتانە دەبەنە چوارچێوەی ئەمە دەڵێن چووکە لە قورئانی پیرۆز و فەرموودەدا باسییان لێوە نەکراوە یان بۆ منە تەنانەت کۆمەڵێ خواردنەوەی مەشروبی ژەن کە پێیان دەڵێن مەشروباتی ڕۆحی و لە چوارچێوە حرامکراوەکەدا دەیبەنە دەرەوە. پێم خۆشە بزانم لە ڕوانگەی هەستکردن بە بەرپرسیارەتی بۆ مرۆڤ یان بۆ منە دیاریکردنی زەرەر و زیانەکانی مرۆڤ خوای گەورە و پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم کام جۆرە بۆ کۆڵێ کام شتانە دەبەنە نێو چوارچێوە بازنەی مادە سڕکەرەکانەوە بەبێ ئەوەی کە لە قورئان و فەرموودەشدا ناویان هاتبێ. بەڵێ طبعا مامۆستای بەڕێز لە ئیسلامدا طبعا قورئانی پیرۆز و فەرمایشتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام طبعا قورئان مجمەلە بە گشتی باسی عرەقی کردووە وەکو حرام وەکو ئەوەی کە یاساغە نابێ مرۆڤەکان و مسلمانان لی نزیک بنەوە، بەڵام فەرمایشتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەک چۆن دەڵێ ڕاڤە و هەروەها شەرحی ئەم ئاەتە قورئانیانە دەکەن و شەرحی قورئان دەکەن و ڕۆشنکەرەوەی ئاەتەکانی قورئانن. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یەک ڕێسا یەک بنەمای زۆر گرنگمان بۆ باز دەکا بۆ زانینی مادە هۆشبەرەکان دەفەرمێ كل مسكر حرام، هەر شتێک کە سەرخۆش بکە جا هەر ناوێکی هەیە پێی دەڵێ مادەی هۆشبەر، پێی دەڵێ مەشروبە ڕوحیەکان کە بەداخەوە ستەمێکی زۆرە لە ڕوحەکان دەکرێت کە ئەو شتە نەگریس و پیسە پاڵ دەدرێتە لای ڕوحەکان، بەڵکو ئەگەر بە وردی لێکی بدەینەوە بۆی بڕوانین بەڕاستی ڕوحەکان وێران دەکا، ویژدانەکان تێک دەدا و هەروەها لاشەکان دەڕزێنێ و هەروەها زیانی مادی زیانی تەندروستی و زیانی کۆمەڵایەتی لە هەموو لایەنەکانەوە هەر زیانە، بەڵکو مەشروباتی ڕۆحی نییە، بەڵکو مەشروباتێکە بۆ تێکدانی ڕۆح، بۆ تێکدانی عەقڵ، بۆ تێکدانی ژیری، بۆ تێکدانی بیرکردنەوەی تەندروست و هەروەها بۆ تێکدانی ژینگە و ژیان بە شێوەیەکی گشتی. بۆیە ئێمە لە ئیسلامدا لە قورئاندا و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وای فێر کردوین کە كل مسكر حرام من أسكر قليله فكثيره حرام، هەر شتێک کەمەکەی سەرخۆش بکا زۆریەکەشی حرامە. زۆر جاری وهەیە خەڵکێک دەبینێ دەڵێ من کەم بەکاردێنم، من کەن ئەو مادانە دەخۆمەوە، یاخود هەیە بە گولاجە بە حەبە بە جۆرها شێواز هەیە بە تایبەتی لە ڕۆژگاری ئێستادا، هەموو ئەوانە دەچنە بابەتی حرامەوە چونکە هەر شتێک کەمەکەی سەرخۆش بکە لایەنە زۆرەکەشی حرامە، کەواتە شتێک کە خوای گەورە یان پێغەمبەر صلی الله علیه وسلم حرامی کرد لەسەر ئێمەی مسلمان کەم و زۆری حرامە، چەندەی بەکاردێت چەندەی بەکار نایە، هەموو ئەمانە دەچنە بابی تەحریمەوە، دەچنە بابی قەدەغەوە کە ناکرێ ئینسانی مسلمان لەیان نزیک بێتەوە و بەکاریان بێنێ. بۆیە تێگەشتنی ڕاست و تەندروستی ئیسلام و قورئان و فەرمایشتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەوەیە هەر شتێک زەرەر بدا لە عەقڵی مرۆڤ، لە بیرکردنەوەی مرۆڤ، لە تەندروستی مرۆڤ. جەنابەت باسی نەکەر عەرەقوانە، جەنابەت باسی جگەرەت کرد لەگەڵ ڕێزمدا بۆ جگەرە خۆرە بە ڕێزەکان کە ڕاستی جگەرەش یەکێکە لەو شتانەی کە وەک چۆن دەڵێ جۆرێک لە ئیدمانی پێوەیە و هەروەها یەکێکە لەوانەی کە هەندێک لە زانا بە ڕێزەکان بە تایبەتی لەم سەردەمەدا فتوایان داوە بەوەی کە حرامە چونکە هیچ قازانجێکی تێدا نییە. فەرموو وەرە قازانجی چی تێدایە؟ تۆ
پاکەتێک دەکڕی ئەگە بە 2,000 دینار بیکڕی ئەگەر بێت و ماگانە ئەو پارەیەدا بنی مەبلەغێکی زۆر دەکا و دەتوانی لە ئەنجامدا بەو پارە کۆکراوەیە شتێک بکڕی بۆ ماڵەوە بیکێ خێر بۆ سەدەقەیەک هاوکاری کەسێک بکەی و دەستگیرۆی لە قەوماوێک بکەی هەموو ئەوانە بێگومان لە زغەرەدا ئیسرافی تێدایە زیان بە تەندروستی دەگا و هەروەها زیان بە دەوروبەر دەگا و هەروەها زیان بە ماڵ و خێزان دەگا هەموو ئەو شتانەی کە لایەنە خراپانەی کە خوای گەورە حرامی کردووە لە جگەرەدا کۆبۆتەوە لە هەموو ئەو مادانەی ترکە ئێمە بۆ نمونە هەر باسی جگەرە دەکەین مادەکانی تر لەوانەیە زۆر بێ کە ئێمە نەتوانین ناوەکانیان بڵین یان جۆرەکانیان بڵین لەبەر زۆری جۆرەکانیان بۆیە هەر شتێک زەرەر لە مرۆڤ بدات چ لە عەقڵ چ لە بیرکردنەوە چ لە داهێنان چ لە هەنگاونان چ لەوەی کە ئینسانێک بە تەندروستی بمێنێتەوە واتە هەر شتێک کە ڕەشە بێ بۆ ئەوەی کە مرۆڤ بە تەندروستی نەمێنێتەوە حرامە لە عەقڵکردنەوە و لە بیرکردنەوە و لە داهێناندا بۆیە لە هەر شتێک زەرەری هەبێ بۆ ماڵ و سەرۆت و سامان بۆ نەفس بۆ دەوروبەر بۆ موسڵمانان بەڵکو بە پێچەوانەوە ئێمە دەبێ بیر لەو شتە بکەینەوە ئیسلام ئێمە هان دەدا بەوەی کە مسلمان دەبێ کەسێک بێ بەو جۆرە بێ کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ المسلم من سلم المسلمون من لسانه ويده تخوا کەسێک زگەرە بخوا تخوا کەسێک کە ئالوودە بێ بەو مادە هۆشبەرانە تا چه ئاستێک مسلمانان لە دەست و هەروەها لە زمانی ئەمینن بێگومان جۆرێک لە ئیدمان و لە عەقڵ لە دەستدانی توش دەبێت کە دەبێتە بەڵا بەسەر کۆمەلگای مسلمانەوە دەبێتە بەڵا بەسەر تاکتاکی کۆمەلگای مسلمان و هەروەها زەرەر و زیانی زۆری دەبێت بۆ مسلمانان و بۆ کۆمەلگا و بۆ هەتا بۆ خۆشی کەسێک کە ئالوودەی ئەو جۆرە خواردنانەیە بەڕاستی کەسێک کە هەمیشە و بەردەوام بەرەو ئیفلاس بوون دەڕوات چونکە کەسێک کە فێری بوو ناتوانی وازی لێبێنێ ئیلا ما ڕەحیمە ڕەبی هەمیشە و بەردەوام بە دوایدا دەگەڕێ مخانووی بۆ دەفرۆشێ بە چەندین نمونە هەیە کە ئەگەر بێت و ئێمە بگەڕین دەبینین کەسی وا هەبووە ینی بە کەمێکەوە توش بووە بەڵام دوای سەرنجامەکەی سەری کێشاوە بەوەی خانووی بۆ بفرۆشێ قەرزی بکە ماڵ و خێزانی بەجێ بێڵێ لە خێزانی جیابێتەوە کۆمەڵێک زیان و زەرەری زۆر گەورەکە ئەگەر بێت و ئێمە باسی بکەین لە بەرنمەیەک لە دوو بەرنامە کۆتایی نایە پێویستی بە شیکاریەکی زۆر هەیە و پێویستی بەوە هەیە کە بەڕاستی بە تایبەتی ڕاگەیاندن زۆر گرنگی و بایەخ بدا بە ئاشناکردنی خەڵک بە زیان و زەرەرەکانی مادە هۆشبەرەکان. دکتۆر لە پێشەکەکەدا قەولێکی شێخ حەسەنی بەسریم هێنایەوە کە دەفەرمێ ئەگەر عەقڵ و هۆش بە پارە بوایە خەڵکی بە پارەی گیرفانی خۆیان سەریان بۆ دەگرت بەڵام من سرم لە کەسانێ سوور دەمێنێ بە پارەی گیرفانی خۆیان شتانێک دەکڕن بۆ لە ناوبردن و نەهێشتنی عەقڵ و هۆشی خۆیان. پێم خۆشە بزانم هۆکارەکانی پەنابردنی خەڵکی بۆ ئەم مادە هۆشبەرانە لە چیدایە؟ بۆچی خەڵکی بە پارەی گیرفانی خۆی بە پارەی حەڵاڵی خۆی شتانێک دەکرێت کە گەورەترین سەرمایەی مرۆڤ کە بریتە لە عەقڵ و هۆشی خۆی پێی لە ناو دەبا و لە دەستی دەدا؟ واللهی ئەگەر بکرێ هۆکارەکان گەلێک زۆرن دەتوانین بڵین بەشێکیان خودینە بەشێکیان پەیوەندیان بە کۆمەلگاوە هەیە بەشێکیان پەیوەندی بە تێگەیشتنەوە هەیە بەشێکیان پەیوەندی بە پەروەردەیەکی سەقەتەوە هەیە خود بڵین نەبوونی پەروەردەیەکی پێویست کە تاکەکانی کۆمەلگا تێبگەێنێ لە شتە زیان بەخشەکان وەشتە سوود بەخشەکانیان بۆ ڕوون بکاتەوە دەتوانین بڵین بەشێکی زۆری پەیوەندی بەوە هەیە کە ئەو کەسانی پەنادەبەنە بەر مادە هۆشبەرەکان بەڕاستی لە فەراغێکی ڕۆحی زۆر گەورەدا دەژین کەسێک پەنادەباتە بەر مادەی هۆشبەر بەڕاستی دەرونی وێرانە ئەو کەسە دڵەکەی ترسی خوای تێدا نییە دڵەکەی خواناسی تێدا نییە دڵەکەی وێرانە وێران چۆن ئینسان کاتێک کە برسی دەبێت گەدە کە برسی دەبێ پێویستمان بەوە هەیە کە خواردن بخۆین بەڕاستی ڕۆحی مرۆڤەکانیش ڕۆحی ئینسانەکانیش ئەگەر لێی وریانە بین دەبێ بە شتێک پڕ بکرێتەوە جا خۆشببختی بۆ کەسێک یاخود بڵین ئەو کەسە مەردە کە بتوانێ ڕۆحەکەی دەروونەکەی پڕ بکاتەوە بە خواناسین بە ترسی خوای لە دڵدا بێ هەر کەسێک ترسی خوای لە دڵدا بێ بێگومان پەنا ناباتە بەر ئەو مادە هۆشبەرانە کەسێک کە خواناسی لە دڵدا بێ خۆناسی لە دڵدا بێ کەسێک خۆی بناسێ خۆی بەس بناسێ ئەو بزانێ ئەو مادە هۆشبەرانە هەڕەشەیە لە بوونی ئەو هەڕەشەیە
لە گیرفانی ئەو هەڕەشێ لە ژینگەی ئەو هەڕەشێ لە ژێرخانی ئابووری وڵات و تاکەکانی کۆمەلگا بەڕاستی هیچ کاتێک بیر لەوە ناکاتەوە. بۆ یەکەمین هۆکار ئەو ئینسانانە ئەو کەسانەی کە بەو جۆرە پەنا بۆ ئەو مەشروباتانە دەبن یاخود بۆ مادە هۆشبەرەکان دەبن بەڕاستی ئەوانە خەڵکانێکن کە لە فەراغێکی ڕۆحی زۆردا دەژین. خاڵێکی تر بەڕاستی بەهۆی ڕەفیقی خراپەوە زۆر جاری وهەیە دەبینی کەسێک زۆر باشە زۆر چاکە بەڵام برادێکی خراپی هەیە لە جیرانە لە قوتابخانەیە لە دەوامە لەو شوێنەیە کە بڵێ زۆربەی کاتەکانی ژیانی تێدا بەسەر دەبات لە چاخانەیە زۆر جاری وهەیە بەهۆی ئەو برادرە خراپەوە ئەو ئینسانە تووشی ئەو مادە هۆشبەرانە دەبێت. زۆر حاڵەتی وا هەبووە کە باوەڕ بکەن کەسی وا هەبووە کەسێکی زۆر باش بووە کەسێکی زۆر چاک بووە بەڵام جیرانەکەی یاخود لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە کە بەداخەوە دەیڵێم کە بەهۆی خراپ بەکارهێنانی ئەنتەرنێتەوە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە زۆر جاری وهەیە کارەساتی نەخوازرا و ڕوودەدا زۆر جاری وهەیە برادێکی خراپت توش دەبێ کە هەڕەشە لە دینت دەکا هەڕەشە لە ژینت دەکا هەتاوای لێدێ کە تووشی ئەو مادە هۆشبەرانە دەبی کە زۆر حاڵەتی وا تۆمار کراوە ئەگەر بچیە بنکەکانی قەڵاچۆکردنی تاوان بەدەیان حاڵەتی وات دەست دەکەوێت کە لە قۆڵ بڕین و لە فرت و فێڵکردن و جاری وهەیە کەسێک خۆی بە پیاوێکی باش پێشان دەدا خۆی بە ئینسانێکی ڕێک پێشان دەدا لێت نزیک دەبێتەوە نامەت بۆ دەنێرێت تعارفت لەگەڵ دەکا قسەت لەگەڵ دەکا سەردانت دەکا هاتوو چۆت دەکا بەڵام ئەو ئینسانە کەسێکە ناواخنێکی داڕوخاوی هەیە کەسێکە ناواخنێکی پیس و بۆگەنی هەیە بەو مانایی کە خێر و چاکەی بۆ تۆ ناوێت دەیەوێت تۆ تووشی خراپە و خراپەکاری بکە دەیەوێت تۆ تووشی گوناه و تاوان بکە بۆیە بە نزیک بوونەوە لەو ئینسانە بۆیە بە دۆستایەتیکردنی کەسە خراپەکان بەڕاستی بۆ گەنجەکانمان بە تایبەتی هەڕەشەیەکی زۆر گەورەیە و هەروەها دەتوانین بڵین کاریگەری زۆر سلبی و خراپیشی هەبووە لەسەر گەنجەکان چونکە بەڕاستی ئینسان چاو لە دەوروبەر دەکا ئینسان چاو لە برادەری دەکا وەکو شاعیر دەڵێ لا تسل عن المرء وسل عن قرينه فكل قرين بالمقارن يقتدي پرسیار لە من مەکە پرسیار لە ڕەفیقەکانی من بکە چونکە هەموو مرۆڤێک چاوی لە ڕەفیقەکانی خۆیەتی هەموو مرۆڤێک چاوی لە دەوروبەری خۆیەتی بۆیە ژینگە دەوروبەر بیئە زۆر کاریگەری هەیە بە ئاراسە بردننی مرۆڤ چ بەرەو باشە واروها چ بەرەو خراپە ئەگەر ڕەفیقی باشت هەبێ ئەگەر ڕەفیقی چاکت هەبێ هەروەکو لە حەدیسی پێغەمبەردا هاتووە عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەر بەلای عەتر فرۆشدا بڕۆی بێگومان بۆنی عەترت بۆ دێ بۆنی خۆشت بۆ دێ بەڵام بەلای ئاسنگەردا بڕۆی پڕشکە ئاگرت بۆ دێ کە لەوانەیە جلوبەرگت بسووتێنێ لەوانەیە لە ئەنجامدا خۆت بسووتێنێ بۆیە زۆر گرنگە لەوە وریابین کە منداڵەکانمان گەنجەکانمان ڕەفاقەتی کێ دەکەن دۆستایەتی کێ دەکەن دایکان و باوکانی بەڕێز واجبی سەرشانی ئێوەی ئازیزە لە هەنگاوی یەکەمەوە لە قۆناغی مڕاهەقەوە لە قۆناغی لاوێتیەوە لە قۆناغی گەنجێتیەوە لە منداڵەکەت بپرسی بە وردی متابعی بکەی بزانە چێ ڕەفیقیەتی لە کۆڵان لە دەوروبەر لە قوتابخانە لە زانکۆ لە پەیمانگا هەرمەڵێ کوڕەکەم گەورە بوو تازە لە مەسئولیەت چۆ دەرێ نەخێر بەڵکو دەبێ ئێمە هەمیشە و بەردەوام ئەو مەسئولیەتەمان لەسەرشانە کە لێپرسینەوە و لە مشور خواردن و بەغەمەوە بوونی ماڵ و خێزان چونکە ئەگەر وا نەکەین بەڕاستی خۆشمان دەبینە سوتەمەنی ئاگرێک سوتەمەنی بەڵام موسیبەتێک کە لەوانەیە هەر فکریشمان لێ نەکردبێتەوە بۆیە خوای پەروەردگار سوبحانەهو وتەعالە لە قورئانی پیرۆزدا کاتێک کە فەرمانمان پێدەکا بەوەی کە خۆمان بپارێزین لە ئاگری دۆزەخ تەنها باسی خۆمان ناکا یا ئەیوهە الەذینە ئامەنوو قوو ئەنفوسەکم و ئەهلیکم نارە خۆمان و ماڵ و خێزانمان بۆیە مەسئولیەتی دایک و باوکە بەڕێزەکانە بە ئاراسەکردنی ڕۆڵەکانیان منداڵەکانیان بە ئاراسەیەکی باشدا ڕەفیقی باشیان بۆ بدۆزنەوە. دکتۆر کەم تەرخەمی دەسەڵات کار ئاسانیکردن بۆ کۆمەڵێ لە بەرپرسە نابەرپرسەکانی خۆی لە ئاودیوکردنی مادە هۆشبەرەکان لە نەبوونی هیچ فلتەریان بۆمنە وەکوڵێ گومرگێکی ئەوتۆ کە نرخی ئەم مادە هۆشبەرانە لە بازاڕەکاندا لە ئێستادا زۆر جار سعری ساردیەک خواردنەوەیەکی غازی گرانترە لە بیرەیەک لە مەشروبێ لە هەر شتێکی دیکە دەسەڵات تا چەند ڕۆڵی هەبووە لە ئاسانکردنی هێنانە ناوەی ئەمە و پاشتریش خەڵک بەکارهێنانی لەلایەن خەڵکەوە پێم خۆشە دەربارەی ڕۆڵ و ئەرکی دەسەڵات ئایا دەسەڵات ئەرکی ئەوەیە کە کار ئاسانی بکە کە ئەم جۆرەشتانە بکایام
بە جۆرە لە جۆرەکان هێندە بەڕووی بڕاتەوە وەکو چۆن وڵاتانی ئەوروپا کە خۆشیان بەرەمێنەریەوەن بەڵام زۆر دژی ئەوەن و زۆر هەوڵ ئەدەن کەوا شتەکە بە جۆرێ بێ بە نرخێکی زۆر گران بکەوێتە دەست خەڵک. وڵی خۆی لە خۆیدا دەسەڵات بەرپرسیارەتی یەکەمی لەسەر شانە کە دەبێ هەموو ئەو ڕێگایانە بگرێ کە زیان لە کۆمەلگا دەدەن، زیان لە تاکتاکی کۆمەلگا دەدەن، هەڕەشە لە ئابووری وڵات دەکەن. دەبێت دەسەڵات زۆر دڵسۆز بێ وەکو چۆن دەڵێن حکوومەت باوکی میلەتە بەداخەوە. بەڕاستی حکوومەت کاتێک کە لێپرسراوێتی لە ئاسی لێپرسراوێتیدا نەبێ هەموو ئەو کارە خراپانە، هەموو ئەو لایەنە خراپانەی کە ئەو دیاردەنا شیرنانەی کە هەڕەشە لە کۆمەلگا دەکەن، هەڕەشە لە تاکتاکی کۆمەلگا دەکەن، تەشەنە دەستێن و بڵاو دەبنەوە. بۆیە دەبێ حکوومەت و لایەنی پەیوەندیدار بەکاری خۆی هەستێ. تەبەن ئەوە گەورەترین خیانەتە لە میلەت، نەکەر تەنها لە میلەت بەڵکو لە خۆشیان، چونکە بە خۆشیان بەشێکن لە میلەت، بە خۆیان دابڕاونین لە میلەت، کوڕیان هەیە، کەسیان هەیە، کە سوکاریان هەیە، خزمیان هەیە، ئەگەر هیچ نادەبێتە سەر ئێشە بۆیان. لەوانەیە ڕۆژێک لە ڕۆژان کەسێک کە ئالوودە بووە بە مادەی هۆشبەر، ینی ڕێ لە کەسێک بگرێ، لە بەرپرسێک بگرێ، ینی مووقیفێکی ناشرنی بەرامبەر بنوێنێ، یان هەڵوێستێکی واکە هەڵوێستێکی نەخوازرا و بێزیان لە ژیان و لە بوونی بدا، کە ئەمە خۆی لە خۆیدا زەرەری گشتی هەیە، زەرەری تایبەتی هەیە، زەرەری کۆمەلگای هەیە بە گشتی. هەموو ئەوانە پێویستە لایەنە پەیوەندیدارەکان و دەسەڵات و حکوومەت و وەزارەتی ناوخۆ بەڕاستی ڕێنمایی تون بە تایبەتی لە سنوورەکان کە ئێمە هاو سنوورین لەگەڵ چەند وڵاتێک کە لەوانەیە هاتوچۆکردن یاخود مامەڵەی بازرگانی یاخود کڕین و فرۆشتن بە شێوازێکی زۆر ئاسان بێت بۆ ئەو مادە هۆشبەرانە. بۆیە دەبێت بەڕاستی ڕێنمایی زۆر تون دەربکرێ لە پێناوی سەلامەتی و هێشتنەوەی کۆمەلگاوە بە دووربوونی لە زیانە ئابوووریەکان، زیانە مرۆییەکان، زیانە کۆمەڵایەتیەکان کە هەموو ئەوانە سەرنجامەکەی لەوەوە پەیدا دەبێت کە بەڕاستی ئەو مادە هۆشبەرانە لە ناو کۆمەلگادا بڵاو ببنەوە. چونکە بەڕاستی ئەگەر تەماشا بکەین کاتێک کە دەسەڵات دڵسۆز نەبێ، کاتێک کە دەسەڵات خیانەت لە میلەت بکە بەو مانایی کە بەرەو باشە ئاراستەی نەکە، ڕێگای خراپی پۆ بکاتەوە بەڵام ڕێگەی باشی لەسەردا بخە، ئەوە کارەساتی زۆر گەورە پەیدا دەبێت، کارەساتی زۆر گەورە دەقەومێ لە دنیادا و لە قیامەتیشدا. بەڕاستی ئەو دەسەڵاتدار و ئەو کاربەدەست و ئەو بەرپرسانەی کە ئەو مەلەف و ئەو کەیسانەیان لایە بەڕاستی ڕوبەڕووی لێپرسینەوەیەکی مێژووی دەبن، هەم لە دنیاداوە هەم لە قیامەتیشدا. لە دنیادا بەڕاستی دەتوانین بڵین چاو شۆڕ دەبن و شەرمەزار دەبن لە ناو خەڵکدا و بەخۆشیان بەڕاستی سزای ئەو ئاسانکاریە دەبینن ڕۆژێک لە ڕۆژان بە جۆرێک لە جۆران. چونکە وەڵاهی دنیا ئینسان لە ژیانی دنیادا چۆن بێ، چاکەت بۆ خەڵک بوێ وەڵاهی چاکەت دێتەوە ڕێگا، خراپەت بۆ خەڵک بوێ یاخود بڵین ڕێگای باشە بۆ خەڵک ئاسان بکەی، وەڵاهی خەڵک ڕێگای باشت بۆ ئاسان دەکا، بەڵام بە پێچەوانەوە خراپەت بۆ خەڵک بوێ یاخود ڕێگای خراپ بۆ خەڵک ئاسان بکەی، ڕۆژێک لە ڕۆژان تۆش ئەو ئاگرە دەتگرێتەوە، ئەو خراپەیە کە ئەو دڕکەی چاندوتە ڕۆژێک لە ڕۆژان لە دەست و پێی تۆش ڕادەچێ. بۆیە ئەوە هەر لە دنیادا لە قیامەتیشدا بێگومان پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام ما من عبد يموت يوم يموت يسترعيه الله وهو غاش لرعيته إلا حرم الله عليه الجنة. هەر دەسەڵاتدارێک، هەر بەرپرسێک کە مەسئولیەتێکی لەسەر شانە بەڵام خیانەت لە میلەتی خۆی دەکا، بەڵام غەش لە میلەتی خۆی دەکا، دەفەرمێ لە ڕۆژی قیامەتدا خوای گەورە بەهەشتی لەسەر حرام دەکا، کە بەڕاستی ئەمە هەڕەشەیەکی قیامەتیە. و لە دنیاشدا و ئەو خەڵکانەی کە بەو کارانە هەڵدەسن ڕێز و شکۆمەندیان لە ناو کۆمەلگادا لە ناو خەڵکدا نامێنێ، بە جۆرێکی وا خەڵک تەماشایان دەکا دوور لە جەنابتان و لە بیسەران و بینەڕام بە شێوەیەکی سووکەوە، بە شێوەیەکی بێقیمەتەوە بۆیان دەڕوانێ، هەتا بەو جۆرە وای لێ دێکە ناویشیان بە ناوێکی خراپەوە دەڕوا، واتە قەدر و سیقە و متمانەیان نە لە دنیادا وەنە لە قیامەتیشدا دەمێنێت. زۆر باشە دکتۆرگیان، ڕۆڵ و کاریگەری مادە سڕکەرەکان لە تێکدانی شیرازەی خێزان و ئاشتی کۆمەڵایەتی نێو کۆمەلگە لە چیدایە؟ ئایا مادە هۆشبەرەکان ئەو بێسەروبەرەیی کە لە نێو خێزان و کۆمەڵگەی کوردیدا دروست بووە هیچ ڕۆڵێکیان هەیە وەکوە لە
ئەتوانین بڵین بەشێکی زۆری تێکچوونی شیرازەی خێزانەکانمان نەمانی ئاشتی کۆمەڵایەتی شەڕ و ئاژا و خۆکوشتنەکانمان پەیوەندی بە مادە سڕکەرەکانەوە هەیە؟ بێگومان ڕۆڵ و کاریگەری خراپی زۆریان هەیە. پێشەوەی بێمە ئەو بەرنمەیە ڕاگەاندێکی لایەنی بەرپرس وەزارەتی ناوخۆ کە برایەکی بەڕێز لە ڕێگای فەیسبووکەوە بۆی ناردم کە بەڕاستی ئەو حاڵەتانەی تۆمار کردووە کە بەهۆی مادەی هۆشبەرەوە تونند و تیژی خێزانی لێکەوتوتەوە، بەهۆی مادە هۆشبەرەکانەوە هەڕەشە لە ئاشتی کۆمەڵایەتی کراوە، بەهۆی مادە هۆشبەرەکانە وای لێ هاتووە کە چەندین کەس بیری لە خۆکوشتن کردوێتەوە، بەهۆی مادە هۆشبەرەکانەوە چەندین حاڵەتی نەخوازرا و ڕوویداوە، بەهۆی مادە هۆشبەرەکانەوە شیرازەی چەندین خێزان هەڵوەشاوەتەوە، بەهۆی مادە هۆشبەرەکانەوە بە هەزاران دۆلار و پارەی سەروەتی ئەو خەڵکە و ئەو وڵاتە بە هەدەر دراوە براوەتە دەرەوە کە بێگومان جگە لە زیان و لە جگە لە زەرەر هیچ قازانجێکی تری نەبووە. بێگومان زیانی زۆری هەیە. گەورەترین هەڕەشەیە بۆ هەڵوەشاندنەوەی خێزان، گەورەترین هەڕەشەیە بۆ قەڵاچۆکردنی ڕەوشت و بەهاباڵا کوردەواری و ئیسلامیەکانمان، گەورەترین هەڕەشەیە بۆ ئەوەی کە بێمتمانەی لە وڵاتدا بڵاو بێتەوە. مادە هۆشبەرەکان ڕێگایەکن بۆ زۆربوونی دزی لە ناو خەڵکدا، چونکە کەسێک کە فێری ئەو مادە هۆشبەرانە دەبێ زۆر بە پارەیەکی خەیاڵی دەیانکڕێ، پارەی لا نامێنێ، بۆی ئەو ئینسانەش ئالوودە بووە و گیرۆدە بووە بیر لەوە دەکاتەوە کە پەنا بۆ شتی دیکە ببە، گوێی لەوە نییە دزی دەکات، گوێی لەوە نییە دەچیتە سەرماڵی کەسێک، لەوانەیە بیکوژێ، لەوانەیە سیارەی بدزێ دوور لە جەنابتانانی ڕووداوی نەخوازراوی زۆر وابەستەیە بەو مادە هۆشبەرانەوە کە پێویستە بەڕاستی لایەنە پەیوەندیدارەکان، دەسەڵاتدارەکان وەلایەنی پەیوەندیدار بە جددی غەمێکی لێ بخۆن و ڕێگە چارە دابنێن بۆ تەشەنە نەکردن و هەروەها بۆ بڵاو نەبوونەوەی زیاتری ئەو مادە هۆشبەرانە لە ناو کۆمەلگاماندا و لە ناو گەنج و لاوەکانماندا، چونکە بەڕاستی هەڕەشەیەکی جددینە و هەڕەشەیە لە هەموو لایەنەکانمانەوە، هەڕەشەیە لە ڕوانگەی کۆمەڵایەتیەوە، لە ڕوانگەی ئابوووریەوە و هەروەها لە ڕوانگەی ژینگە و ژیانەوە و جۆرێک لە ترس و دوودڵی لە ناو خەڵکدا بڵاو دەبێتەوە بەهۆی ئەو مادە هۆشبەرانەوە. چونکە بۆ نمونە کاتێک کە تۆ شەوانە بە جادەیەکدا دەڕۆی درنگانێکی شەوە دەگەڕێەوە، دەبینی خەڵکانێک ئالوودە بوون، سیارەیان پێ لەوانەیە بەلات دابێن و تووشی حادیسەیەکی سیارە ببێ، لەوانەیە خۆی بدا بە سیارەی هاوڵاتیەکدا کە بێگوناه و تاوانە لە سەردانێک دێتەوە، لە گەڕانێک دێتەوە، تووشی کوشتن و بڕین و هەروەها زەرەری گیانی و ماڵیش دەبێتەوە. بۆیە بەڕاستی هەڕەشەی مادە هۆشبەرەکان هەڕەشەی جددین، پێویستە لایەنە پەیوەندیدارەکان پیلان و بەرنامەی تەختیتی جوانیان هەبێ بۆ ڕوبەڕووبوونەوە و هەروەها بۆ ڕێگریکردن و هەروەها بۆ دزەنەکردنی ئەو دەستە نەگریسانەی کە دەیانەوێ ئاشتی کۆمەڵایەتی تێک بدەن. بەڵێ دکتۆر، کاتی بەرنامەکەم زۆر کەمی ماوە، نەبوونی پەروەردە و هۆشیاری لای تاکەکان تا چەند هۆکاری زیادبوونی داواکاری خواستە لەسەر مادە هۆشبەرەکان و پاشان ڕۆڵی مزگەوت و قوتابخانە و ڕاگەیاندن و میدیاکانمان لە هۆشیارکردنەوە یان پێدانی ئەم هۆشیاری و پەروەردەی کە لە پرسیار یەکەمدا ئاماژەم پێ کرد. پێم خۆش هەردوو پرسیار بە جۆرە لە جۆرەکان وەڵامێکی جەنابتی لەبارەوە وەرگرم. وڵی خۆی لە خۆیدا هەموو لایەنێک مەسئولێتی لەسەرشانە. ئێمە وەکو مامۆستایانی ئاینی مینبەر و مزگەوتەکان ڕۆڵی کاریگەر دەبێ ببینن کە لە وشیارکردنەوەی کۆمەلگادا هەرچەندە بەداخەوە ڕۆڵی مزگەوت سڕ کراوە، تەنها لە خوتبەیەکی جومعەدا کورت هەڵهێنراوە کە ئەمە خۆی لە خۆیدا ستەمێکی گەورەیە لە مزگەوت شوێنی کۆبوونەوەی مسلمانانە، شوێنی پێگەیشتنە مولتەقایەکی ڕۆژانە و هەفتانە و مانگانە و ساڵانەیە بۆ یەکتر دیتن و هەروەها بۆ پتەوکردنی برایەتی و هەروەها بۆ قەڵاچۆکردنی گوناه و تاوان و خراپە و خراپەکاری لە کۆمەلگادا و ڕۆڵی ڕاگەیاندنیش لە هەما کادا ڕۆڵێکی زۆر گەورەیە. بەداخەوە هەندێک لە ڕاگەیاندنەکان ڕۆڵێکی زۆر سلبی زۆر خراپ دەبینن، بە جۆرێک لە جۆرەکان بانگەشە بۆ ئەم مادە هۆشبەرانە دەکەن، بە تایبەتیەوەی کە جەنابەت باست کرد لە موسەلسلە و هەروەها لە
ئەو دۆبلاشکراوانە کە دەبینی بەو جۆرە دەخۆنەوە و بەو جۆرە مادە هۆشبەرەکان بەکاردێنن کە ئەمەوا دەکا کە هاندانێکی ڕاستەوخۆیە بۆ ئەو بینەرانەی کە متابعی ئەو ئەفلامانە دەکەن. بۆیە بەڕاستی کەلیمە و وشەی ڕاگەیاندن مەسئولیەتێکی زۆر گەورەیە. دەبێ ڕاگەیاندن بەکاری بنیادنەرانە، بەکاری پارێزکاری، بەکاری پارێزگاریکردن لە بەها باڵاکانی میلەت، لە بەها ئەخلاقیەکان، لە بەها ئیسلامیەکان، لە بەها نەتەواتیەکان. نابێ ئەو بەرنامانە پەخش بکە یاخود بانگەشە و هەروەها دیعایە بۆ ئەو بەرنامە و بۆ ئەو لەقتانە بکە، بۆ ئەو بڕگانە بکە کە مادە هۆشبەرەکانی تێدا بەکاردێنێ. بەڵکو بە پێچەوانەوە دەبێت لایەنە پەیوەندیدارەکان، دەبێت دەستگاکانی ڕاگەیاندن بەرنامەیە گەر هیچ نەبێ هەفتانەیان هەبێ لەگەڵ بۆ نمونە لەگەڵ دەستگاکانی پۆلیس و ئاسایش و بنکەکانی قەڵاچۆکردنی تاوان، لەگەڵ مامۆستایانی ئاینی کە ناکرێ ڕۆڵی مامۆستایانی ئاینی لە کۆمەلگادا نادیدە بگرێ، دەبێت لەگەڵ مامۆستایانی زانکۆ و هەروەها مامۆستایانی قوتابخانەکان و هەروەها پەیمانگاکان دەبێ وەک چۆن دەڵێ بە شێوازێکی گشتی ڕوبەڕووی ئەم هەڕەشە گەورەیە ببینەوە، چونکە بەڕاستی ئەم هەڕەشەی مادە هۆشبەرانە هەڕەشەیە بۆ هەموو لایەکمان، هەڕەشەیە لەسەر وڵاتمان، هەڕەشەیە لەسەر بوونمان، هەڕەشەیە لەسەر ژینمان. بەڵێ کۆتا پرسیارم زۆر بە کورتی ئەگە وەڵام بدەیتەوە، ئاسەوار و کاریگەری مادە هۆشبەرەکان لەسەر خودی تاک کە بەکارهێنەرە و لەسەر خودی خێزان کە یەکێک لە ئەندامەکانی بەکارهێنەرە و ئالوودەی مادە هۆشبەرەکان بۆ لەسەر کۆمەڵگەش کە سەرنجام خێزانە توشبووەکان یا خێزانە بەکارهێنەرەکان دەبنەوە بە گەڕک و پاشتر کۆمەلگە بەدەست پێک دەهێنن. ئاسەوار و کاریگەری لەسەر ئەم سێ جیلە تاک و خێزان و کۆمەلگە چییە و چۆن کاریگەری بەسەرەوە بەجێ دەهێڵێ؟ ئەمە مەبەستم مادە هۆشبەرەکانە و زۆر بە کورتی سوپاس بۆ وەڵامدانەوەت. واللهی طبعا کاریگەری زۆر خراپی هەیە بۆ هەر ئەو سێلانەی کە جەنابەت باست کرد. کاریگەری هەیە لەسەر هەڵۆشانەوەی خێزان وەکو عەرزم کردی، کاریگەری هەیە لەسەر لایەنی ئابووری، کاریگەری هەیە لەسەر لایەنی ئەمنی قەومی کە ئێستا زۆر باسی ئەمنی قەومی دەکرێت. بەڕاستی ئەم مادە هۆشبەرانە زۆر لە تیرۆر لەو تیرۆرەی کە مێشکی خەڵکیان پێکاس کردووە زۆر لەو تیرۆرە گەورەترە، بەڵکو تیرۆرێکە کە لەوانەیە ئێمە هەستی پێ نەکەین، بەڵام زۆر لەو تیرۆرە گەورەترە کە جاری وهەیە دەبینی کەسێکی ئالوودەبوو بە مادە هۆشبەرەکان تاوانێک ئەنجام دەدا، چەندین کەسی بێگوناه و تاوان دەبنە قوربانی و چەندین پارەی چەندین خەڵک دەخورێ و دەبڕێ و دزی دەکرێ و جاری وهەیە کەسێک کە ئالوودەی مادە هۆشبەرەکان بووە دزیەک دەکا، کارێکی خراپ دەکا، شتێکی وا ناشیرن ئەنجام دەدا لە ناو کۆمەلگادا لە ناو خەڵکدا کە زیان و زەرەری گشتی هەیە، نەک تەنها تایبەتی بۆ هەموو لایەنەکان زیان و زەرەری خراپی هەیە و دەبێتە مایەی بێمتمانەیی کۆمەلگا. هیچ وەکو ئەوە نییە کە خەڵک ئەمن و ئاسایشی لێ تێک بچێ. یەکێک لەو لایەنە خراپانەی کە لە مادە هۆشبەرەکانەوە سەرچاوە دەگرێ بەڕاستی ئەمن و ئاسایشی کۆمەلگا تێک دەدا، چونکە کەسێک عەقڵی خۆی لە دەست بدا دوور لە جەنابتان کە وەکو لە سەرەتای بەرنامەکە باسمان کرد تاکە بڵێ ئەنجا ئامانجی ئەوەی کە مرۆڤ ئەو شتانە بەکاردێنێ، ئامانجەکەی ئەوەیە کە ئینسان جۆرێک لە سەرخۆشی لە ئەنجامدا عەقڵی خۆی لە دەست دەدا، کاتێکیش کە ئینسان عەقڵی خۆی لە دەستدا بێگومان تاوان بەڕووی داکراوەیە و وەک چۆن دەڵێ دنیا بەڕووی داکراوەیە، چ دەکات، چ دەدزێ، چ دەکوژێ، چ دەبڕێ، هەموو شتەکان بەڕووی داواڵایە و هیچ سانسۆرێکی لەسەر نییە و هیچ شتێک نییە دەستی بگرێ بەڕاستی. بە تایبەتی ئەگەر ئێمە وریانە بین و بە تایبەتی وەکو عەرزم کردن کە جیرانی چەند دەور و بەرمان بە تایبەتی کە پێویستە خاڵە سنووریەکان لایەنە پەیوەندیدارەکان غەمێکی دڵسۆزانە، غەمێکی جددی ڕێنمایی پێویست دەربکەن بۆ بنکە و هەروەها بۆ سنوورەکان بۆ ڕێگریکردن و تەشەنە نەکردنی ئەو مادە هۆشبەرانە. دکتۆر خەیرڵڵا حەسەن زانای ئاینین کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانی ئەمڕۆی بەرنامەکەم بووی. بینەرانی بەڕێز و خۆشەویست سوپاس بۆ ئێوەی عەزیزیش. تا بە گەیشتنەوەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم هەمومان دوور بین لە مادەی هۆشبەر، هەمومان بە عەقڵێکی سەلیم و بە هۆشێکی بە ئاگایانەوە بژین و هەوڵی ڕەزامەندی خوای گەورە بدەین. تا بە گەیشتنەوەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم، خواتان لەگەڵ.